ئەم کاتتان باش بەڕێزان من دلۆڤان عیمادەدین لە چاوپێکەوتنێکی تایبەت لە لەندەنی پایتەختی بەریتانیاوە لەگەڵتاندا دەبم. ئەم چاوپێکەوتنە لەگەڵ بەڕێز دکتۆر ئەیاد عەلاوی سەرۆکی هاوپەیمانی نیشتیمانی و سەرۆک وەزیرانی پێشووتری عێراق دەبێت. لەم چاوپێکەوتنەدا باز لە بارودۆخی عێراق و ناوچەکە دەکەین، بە تایبەتی دوای سەردانەکەی سەرۆک بارزانی بۆ بەغدا. ئەهلا وسهلا بك دکتۆر، ئەم کاتت باش و زۆر سپاس بۆ ئامادەبوونت. دکتۆر، دواهەمین سەردانی سەرۆک بارزانی بۆ بەغدا و کۆبوونەوەی لەگەڵ سیاسەتمەدارەکان و هێزە سیاسیەکانی عێراق چۆن دەبینی؟ لە ڕاستیدا سەردانەکەی ئەو ڕنگدانەوەی ئیرادەکەیەتی بۆ دۆزینەوەی چارەسەریەکان بۆ عێراق، نەک دۆزینەوەی کێشەکان. ئەمە یەکەمیان. دوام، سەردانەکەی تاڕادەیەکی زۆر هەڵوێستی عێراقی لەبارەی پرسی کورد یەک خستەوە. ئەمە شتێکی باشە. جوڵەیەکیش بەرەو پێشەوە لە ئارادایە و هەڵبەتە دوای کۆبوونەوەی برای بەڕێزم مەسعود بارزانی قسەی لەگەڵ کردم. لێم پرسی کۆبوونەوەکانت چۆن بوون؟ گوتی زۆر لەگەڵیان ئاسوودەم. ئەمەش مانای وایە کە ئەو چووە بە دوای چارەسەریەکاندا بگەڕێ، نەک بە دوای کێشەکاندا بگەڕێت. نەچووە هەڕەشە و دەمەقاڵێ بکە. هەر بۆیە پشتیوانی لە برام مەسعود بارزانی دەکەم و من لەگەڵی دام. خۆیشی ئەوە زۆر باش دەزانێ. لە کاتی قسەکردنمان پرسیارم لێکرد تا چەندە تۆ لە کۆبوونەوەکان ڕازی بوویت. گوتی من بە شێوەیەکی گشتی لە کۆبوونەوەکان ڕازی بووم. گوتی هەرچەندە غیابی تۆ کاریگەری دەبێ بۆ ئەوەی تەواو لە کۆبوونەوەکان ڕازی بم. دەزانین پێشتر بەڕێستان و سەرۆک بارزانی و خوالە خۆشببوو مامجەلال و هەندێکی دیکە لەو سیاسەتمەدارانەی کە خاوەن شارەزایەکی زۆر بوون لە نێو ئەنجومەنی حکوم بوون. چۆن هێزە سیاسیەکانی ئێستای عێراق و سەرکردەکانی عێراق سوود لەو ئەزموونەی ئێوە وەربگرن؟ من بۆتی باز دەکەم. هەڵبەتە هەوڵمدا ناکۆکی لە نێوان پارتی و یەکێتی لە نێوان سەرۆک بارزانی و بافڵ تاڵەبانی دانەمێنێ. هەروەها بە بافڵیشم گوت کاتی خۆی تەنها دوو سەرکردە لە کوردستانە بوون. یەکێکیان ناوی جەلال تاڵەبانی بوو، ئەوی دیکەشیان ناوی مەسعود بارزانی بوو. جەلال تاڵەبانی چوە بەر ڕەحمەتی خوددا و مەسعود بارزانیش ماوەتەوە. ئێوە ئەگەر گوێڕایەڵی مەسعود بارزانی نەبن ناتوانن پێش بکەون، ناشتوانن کێشەکانتان چارەسەر بکەن. جا من تا ئێستاش ئەم هەڵوێستەم هەیە. مەسعود بارزانی نوێنەرایەتی هەموو ڕەنگەکان دەکا لە کوردستان ئەگەر هەر ڕۆژە و هەر شتێکیش ڕووبدا. بۆیە من پێم وایە چوونی ئەو بۆ بەغدا زۆر گرنگ بوو. ڕنگدانەوەی ئەرێنی لەسەر ئایندەی پەیوەندیەکان دەبێت، ڕوون و ڕوونتر دەبێ. ئینشاءالله ئایندەی پەیوەندیەکان ئەرێنی دەبێ. وەگەوەی من دەیناسم مەسعود بارزانی پیاوێکی نەرمونیانە بۆ هەر کەسێک کە نەرمی بووێت و ڕقیشە بۆ هەر کەسێک کە پێویستی بەڕقی بێت. بەڵام دووپاتی دەکەمەوە، ئەو هەرگیز بە دوای کێشەوە نییە، بەڵکو بە دوای چارەسەردا دەگەڕێ. ئایا ئەم سەردانەی سەرۆک بارزانی تیشک خراە سەرکێشە ناوخۆیەکان یاخود پێش هاتە ئیقلیمیەکانیش؟ نەخێر، هەم داخۆیی و هەمیش هەرێمایەتین هەردووکیان بەیەکەوە گرێدراون. دکتۆر، ماوەیەکی کەم پێشێستا لێدوانێکتان هەبوو باس لەوە دەکرا کە بارودۆخی عێراق خراپە و لە لێواری ڕووخانە و لەوانەیە لە هەر کاتێک بتەقێتەوە. ئایا هۆکاری ئەم لێدوانە چییە و لە چی سەرچاوی گرتووە؟ بەدڵنیاییەوە هۆکار هەن. هۆکارەکانیش وەک خۆت دەزانیت ئێمە چەند پێکاتەیەکی سەرەکیمان هەیە لە عێراق. شیعە، سوننە، کورد، تورکمان، مەسیحیمان هەیە. جا سەیرە هەمویان دابەش بوون و پەرش و بڵاو بوونە. کورد دابەش بوونە، شیعە دابەش بوونە و سوننەش دابەش بوونە. تەنانەت کریستیان و تورکمانەکانیش دابەش بوونە. بۆیە پشک پشکێنە لەسەر بنەمای تایفی بنیاد نراوە لە مامەڵەکردن لەگەڵ جومگەکانی دەوڵەت. ئەمە ڕێگەیەکی ڕاست نییە. پەتا و نەخۆشیەکە لێرەدایە. کاتێک بواری ناوخۆ دەرگای بەڕووی بەرژەوەندیەکانی هەموو هاوڵاتێکی عێراقدا کردەوە و سیستەمی ناوخۆیش لەسەر بنەمای دەستور دەستنیشان کرا، ئەو کات پێی دەگوترێ سیستەمی هاوڵاتی بوون لەسەر بنەمای دادپەروەری و یەکسانی. ئەو کات هەموو کێشەکان کۆتاییان دێ. چەندە پاتریارکی کریستیانەکان لە کار دوور خرایەوە، بەڵام سوپاس بۆ خوددا دواتر گەڕایەوە.
ئەگەینا کریسیانەکان کێشەیان لە ناوخۆیاندا نییە. سوننەش بەهۆی بچووکی قەبارەیانەوە بوونەتە هۆی کۆچکردنی زۆرێک لە کریسیانەکان لە عێراقدا. بەڵام بە بۆچوونی تۆ هۆکاری ئەم کێشانە تەنها پشکێنەی تائیفیە؟ یەکێک لە هۆکارە سەرەکیەکان بریتیە لە پشکێنە. ئایا هۆکاری دیکەش هەن؟ هەڵبەتە هۆکاری دیکەژەن. ئەگەر کورد مافەکانی پێنەدرێ ئایا ئەمەش هۆکار نییە بۆ ئەوەی کورد داوای مافەکانی بکات؟ هەمیشە لە هەموو بەیاننامەکانمدا دەڵێم پێویستە چارەسەرێکی ڕاست و دادپەروەرانە بۆ پرسی کورد بکرێت. دەمەوێت لە بەڕێستان بپرسم ئایا دەسەڵاتدارانی عێراق کاریان بە دەستور کردووە؟ نەخێر هەرگیز. نەکاریان بە دەستور کردووە و نا پەیوەندیشیان بە جێبەجێکردنی دەستورەوە هەبووە. سیر کە بۆتی باز دەکەم. دەستور چەندین خاڵی تێدایە. پێویستە هەموار بکرێنەوە. هەندێک خاڵی دیکەژان ناڵێم دەبێت هەموار بکرێنەوە، بەڵام دەبێت هەندێک بڕگەی ڕوونکردنەوەیان بۆ زیاد بکرێ کە هەمووان ڕازی بکات. بەڵام هەتا هەندێک لەو مادانەی لە ناو دەستور هەن و کورد دەیەوێت جێبەجێ بکرێن جێبەجێ نەکراون. بۆ نمونە مادەی 140. بەڵێ جێبەجێ نەکراون. هەر بۆیە ئەگەر تێبینیت کرد بێ لە هەموو بەیاننامەکانمدا کە نووسینگەکەمان بۆی ناردووی گوتومانە پێویستە کێشەی کورد چارەسەر بکرێت. دکتۆر زۆر جار کورد دەڵێت هەندێک گرفت و بابەت هەن بە دەستور چارەسەر دەبن. کەواتە لەم سەردانەی سەرۆک بارزانی هیچ باس لە دەستور دەکرێت و بۆ ئەوەی هەر هیچ نەبێت سەرکردەکانی عێراق هەندێک لە مادەکانی دەستور جێبەجێ بکەن. لە ڕاستیدا هەمیشە و بەردەوام گفتوگۆ لەبارەی ئەو بابەتە دەکرێت. هەروەها من پێم وایە سەردانی سەرۆک بارزانی دەستەبەرێکی دڵنیاکەرەوەیە لەسەر تاوتوێکردنی مادەی 140. دکتۆر هەموو جار دەماندید کاتێک هەریەک لە سەرۆک بارزانی و خوا لێ خۆشبوو مامجەلال هەوڵی چارەسەرکردنی کێشەی هێزە عێراقیەکانیان دەدا، دواتر هەر ئەو هێزانە کاتێک لە ناکۆچیەکان تەواو دەبوون دەهاتن و دەست بە ناکۆچیان دەکرد لەگەڵ هەرێمی کوردستان. تا ڕادەیەک ئەمە تاوەکو ئێستاش بەردەوامە. هۆکاری ئەم ناکۆکیە چییە؟ ئەو ململانەیە بەهۆی ئەوەیە خراپی لە هەڵسەنگاندنی بابەتەکەدا هەیە. من پێیان دەڵێم یا ئەوەتە دەبێ وەک هاوڵاتی پلەیەک وەک هەر هاوڵاتێکی عێراقی مامەڵە لەگەڵ کورد بکەن یانیش کۆتایی بە بابەتەکە بهێنن. واتە چۆن؟ واتە لەگەڵ یەک دانیشن و بە شێوەیەکی کردداری لەسەر هەر ڕێکەوتنێک بێت کار بکەن. چەندین جار ئەمەم گوتووە. لە ڕاستیدا شتێکت پێ دەڵێم هیچ کەسێک ناتوانێ ئەو بەرپرسیارەتە هەڵبگرێت بۆ ئەوەی ئێمە هەڵی دەگرین. دەزانیت عێراقە و کوردیش کووردە. کورد بەشێکن لە عێراق. کورد تاکەنەتەوەی بێدەوڵەتە لە جیهان. بەڵام کورد هێزێکە بوونی هەیە. جا پێویستە حکوومەتی عێراق بەو چاوەڕ سەیری خۆی بکات کە باوکی هەموو عێراقیەکانە و جیاوازی لە نێوان هاوڵاتیانی عێراقیدا نەکات. بەڵام تاوەکو ئێستا چارەسەری کێشەکان بە تەواوی نابینین. ئەگەر بارودۆخەکە بەم شێوەیە بەردەوام بێت چارەسەرەکانی بەردەم کورد چین؟ چارەسەری بەردەم کوردەوەیە کە جارێکی دیکە دۆخەکە دەتەقێتەوە. من هۆشداری لەبارەی ئەو قسانەی خۆم دەدەم. بە پلەی یەکەم لەسەر پرسی کورد. هۆشداری دەدەم کە عێراق هەنگاو بەرە و ڕووداوی گەورە و نوێ دەنێت. لەوانە شەبگاتە جەنگی ناوخۆی و هێشتاش لەسەر ئەو ڕایەی خۆمم. بەڕێسوودانی لەم کاتەدا هەوڵی چارەسەرکردنی کێشەکانی عێراق دەدات. بەڵام هەندێک جار دەبینین تەگەرە دەخرێتە بەردەمی. بۆچوونت چییە لەو بارەیەوە؟ هەڵبەتە سوودانی هەوڵ دەدا کێشەکان چارەسەر بکات. بەڵام سوودانی ئەو هێزە جەماوەریە فراوانەی نییە. شەقامی سوودانی بەدەست چوارچێوەی هەماهەنگیەوەیە. چوارچێوەی هەماهەنگی خۆشی لەسەر ناکۆکیە. واتە ڕەوتێکی ڕێکوپێکیان لە کارکردندا نییە و گوێ بە ڕێکەوتنەکان نادەن. لەوانەش بۆ پرسی کورد. دکتۆر ئایا پێت وایە کورد دەبێت ڕۆڵێکی گەورەتریان پێ بدرێت لە بەغدا؟
هەڵبەتە واتە بە دڵنیاییەوە ئەو ڕۆڵەشیان زۆر گرنگ دەبێت. ئەگەر ڕۆڵەکەش گرنگ بێت بە دڵنیاییەوە کارەکانیش یەکلاکەرەوە دەبن بۆ یەخستنەوەی دیدگاکان. هەر بۆیە پێشنیازم کرد و ئێستاش پێشنیازی دەکەم کە پێویستە ڕێکەوتنێک بکرێ کورد و حکوومەتی عێراقی و لایەنی حکوومەتی هەرێمیش تێیدا بەشدار بن. دکتۆر بارودۆخی ناوچەی کێشە لەسەرەکان چۆن دەبینی؟ بە تایبەتی شنگال کە ئێستا میلیشیای لێیە و کۆنتڕۆلیان کردووە و هەروەها خەڵکی شنگال ناتوانن بگەڕێنەوە سەر ماڵ و حاڵی خۆیان. ئێزدیەکان لێقەوماون و لەگەڵیان هاوسۆزم وەک دەشزانی ڕوبەڕووی کێشەی گەورە بوونەتەوە. بەڵام چارەسەری گونجاو بۆ شنگال چییە؟ ئێستا دەبینین پەکەکە و میلیشیای دیکەی لێیە. ئایا چارەسەر چییە؟ چارەسەرەکە لەوەدایە کە عێراق ڕێگا بەبوونی هیچ میلیشیایەک نەدا، ئەویش بەهێزی چەک و ڕێکەوتن لەگەڵ کورد و ئێزدیەکان. هەروەها ڕێگە بە هیچ میلیشیایەک نەدات لە دەرەوەی هەژوونەکەی مامەڵە بکە. ئەوەش ئەرکی حکوومەتی عێراق قورس دەکات. بەڵام ئێمە دەزانین چەک تەنها لە دەستی حکوومەت نییە و زۆر جار دەبینین لە دەست میلیشیاکانە. مەترسی ئەمە بۆ سەر عێراق چۆن دەبینی؟ زۆر مەترسیدارە. هەر بۆیە پێشنیازی ئەوەم بۆ سەرۆک بارزانی کردووە کە پێویستە فەرماندەی ئۆپەراسیۆنی هێزە چەکدارەکان پێک بهێنین. ئەو ئەرکە لەگەڵ دەستوریش ناکۆک نییە. ئەو گوتی من ئامادەم 2 هێزی پێشمەرگە بۆ ئەو مەبەستەدا بمەزرێنم. منیش گوتم خۆزگا. بەڵام ئەوە من نیم بڕیاری لەسەر دەدەم، بەڵکو دەبێ عادل عەبدولمەهدی ئەو بڕیارە بدا. بۆیە بە عادل عەبدولمەهدی بڵێ و هەفتەی داهاتووش بڕیارە بێتە لامان. ئەو کات منیش پێی دەڵێم ئەو کاتە بوو کە دوایین وەزارەتی حکوومەتەکەی پێکێنابوو. من و سەرۆک بارزانی لەسەر پێکێنانی فەرماندەیی ئۆپەراسیۆنی هێزە چەکدارەکان ڕێکەوتین لەناو ئەو هێزەدا هەریەک لە حەشدی شعبی و سوپای عێراق و پێشمەرگەش هەبن. دەبینین بارودۆخی سوننەکان لە عێراق نالەبارە. ناکۆچی لە نێوان خۆیان هەیە. ئەم ناکۆچیەی سوننەکان لە عێراق چۆن دەبینی؟ دوای ئەوەی دۆخی عێراق کەوتووەتە سەر بنەمای پشک پشکێنەوە، ئەمە بووەتە سروشتێکی عێراقی و ڕەگەزەکانی ململانێش دەستەبەر بوونە. کێشەکەش چارەسەر ناکرێ. تەنیا بە هاوڵاتی بوونی ڕاستەقینە و باوەڕبوون بە هاوڵاتی بوون نەبێ کە لەسەر بنەمای دادپەروەری و یەکسانی بنیاد دەنرێت. بەبێ ئەو بنەمایە هیچ کێشەیەک لە عێراق چارەسەر ناکرێ، هەر لەسەر ڕێگەی پشک پشکێنە دەبێنێتەوە. ئێستا ئەگەر بمانەوێت کارگوزارێکدا بمەزرێنین، پێویستە لەسەر بنەمای پشک پشکێنە بێ. وەک دەزانین کارگوزاران لە توێژێکی هەژارن، بەڵام کاتێک وەک کارگوزاریش دادەمەزرێنرێن دەبێت لەسەر بنەمای پشک پشکێنە بێ. هەر بۆیە بەڕای من پشک پشکێنە پەتای عێراقە و عێراقی زۆر ئازارداوە و زۆر ستەمیشی لە عێراق کردووە. دکتۆر دەبینین ئاڵۆزی لە ناوچەکە هەن، بە تایبەتی دوای ڕووداوەکانی 7 ئۆکتۆبەر. عێراق چی بکات بۆ ئەوەی لەم شەڕە تێوە نەگڵێت؟ لێرەدا هەندێک ڕێگری هەن بۆ ئەوەی عێراق تێوە نەگلێت، بەڵام عێراق هەر تێوەگلاوە. تێوەگلاوە یان تێوە نەگلاوە؟ تێوەگلاوە. مەبەستت غەزەیە؟ بەڵێ. تێوەگلاوە. ئەویش لەو کاتەوەی هێرشەکانی ئیسرائیل و ئەمریکا لە عێراق دەستیان پێکردەوە بۆ سەر میلیشیا چەکدارەکان. وانە؟ بەڵێ. کەواتە تێوەگلاوە. بەڵام لە ڕاستیدا محەممەد شیع سوودانی هەوڵ دەدات ئەو تێوەگلانە سووک بکات. دەیەوێت چارەسەرێکی مامناوەند لە نێوان هەردوو لادا دابنێت. ئایا دەتوانێت؟ ئەوەی ڕاستی بێت ئێمە هیوادارین بتوانێت ئەو کارە بکات، بەڵام من گومانم هەیە بتوانێت ئەو کارە بکات، چونکە ئەمە هەندێک بڕیاری سەرەکی هەیە. بەڵێ. لە مێژە لەگەڵ سەرۆک بارزانی گفتوگۆمان لەبارەی ئەو بڕیارانە کردووە. پێم گوت بۆچی ئێمە ئەو بابەتە و پرسی کورد و لیژنەی بڕیار بەدەستانی کوردی لەگەڵ عادل عەبدولمەهدی گفتوگۆ نەکەین. پێم گوت ئێمە کەم و کورتێکی دیکەی دەستوریشمانەیە. ئەویش ئەوە فەرماندەی گشتی هێزە چەکدارەکان ڕێگە بە دامەزراندنی
فەرماندەیی ئۆپەراسیۆنی هێزە چەکدارەکان نادات. ئەمە سەرنجی کاک مەسعودی ڕاکێشا. گوتی ئێمە دەمانەوێت پێشمەرگە لە فەرماندەی گشتی دابنین. بەڵام ئەی حەشد چی، عەسائیب چی؟ ئایا ئەوانیش دێنە ناو فەرماندەی گشتی هێزە چەکدارەکان؟ قسەم لەگەڵ فەرماندەی گشتی هەروەها عەسایب و حەشدیش کرد. پێم گوتن بۆچی ئێوە نایەنە ژێر ئەو چەترەوە بۆ ئەوەی وێنەکە تەواو بێت و ببێتە یەک دەستگای فەرماندەی گشتی هێزە چەکدارەکان. پێشمەرگە سوپای عێراق و ئێوەش. ئێوە دووسێ لایەنن. نوێنەرایەتی هەمووان بکەن. دکتۆر داهاتووی هەژمونی ئەمریکا و ئێران لە عێراق چۆن دەبینی؟ زۆر مەترسیدارە. کێشەکە لەوەیە ئەوان لەسەر حسابی ئێمە و عێراق کەوتونەتە ململانێ. ڕۆژێک کوور دەکەنە ئامانج، ڕۆژێک لە بەغدا دەدەن، ڕۆژێک لە حەشد و ڕۆژێک لە سووریا. واتە ئەوە شتێکی ڕاست نییە و قسەی تەندروست نین. یان دەبێت حکوومەت ئەوان بوەستێنێت و هۆشداریەکی توندیان بداتێ، یانیش فەرماندەیەکی گشتی پێک بێنێت کە ئامادە بێ پشتی پێ ببەسترێت. بەڵام نە ئەو دەکات و نە ئەویش دەکات. بۆیە وەک دەبینین درەنگیان زوو کێشەکان دەبنە جەنگی ناوخۆیی لە عێراقدا. دکتۆر لە وڵاتەکانی دیکە دەبینین مەرجعی سیاسی هەیە. پێ چۆنە لە عێراقیش مەرجعێکی سیاسی هەبێت وەکو ئەنجومەنی حوکم یاخود ئەنجومەنی گفتوگۆ یان شتێکی لەم بابەتە؟ هیچ وڵاتێک بەبێ مەرجعی سیاسی نابێت. تەنانەت لێرەش ئێمە کە پێی دەڵێن دیموکراسی، بەڵام سەرۆکبارزانی هەر مەرجعە. لە وڵاتان ئەنجومەنی لۆردات و ئەنجومەنی گەل و نوێنەران هەن. باشە بەلاتەوە ئەم مەرجعە سیاسیە لە عێراق چۆن بێت؟ مەرجعی سیاسی من ناوە ئەنجومەنی حکومداران. ئەنجومەنی حکومداران دێت و بۆ ماوەیەکی کاتی چەند ساڵێک وڵات بەڕێوە دەبات. واتە 4 بۆ 5 ساڵ. دوای ئەوەی دەستور ئامادە دەکەن و تەفسیری دەستور دەکەن و دەستور تەواو دەکەن. هەنگاو بۆ جێبەجێکردنی دەنێن. بۆ ئەوەی هیچ عێراقیەک هەز نەکات ستەمی لێکراوە. نە کورد هەز بکات ستەمی لێکراوە، نە ئێزدی و نە سوننە و نە شیعەش. دکتۆر گفتوگۆیەکەمان کۆتایی هات. زۆر سوپاس بۆ بەڕێز ئەیاد عەلاوی سەرۆکی هاوپەیمانی نیشتیمانی و سەرۆک وەزیرانی پێشووتری عێراق. بەڵێ بەڕێزان، بەم شێوەیە هاتینە کۆتایی چاوپێکەوتنمان لەگەڵ بەڕێز دکتۆر ئەیاد عەلاوی. هەر لە خۆشی دابن.